زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت جژنی بابیان ناسمینە ژیوانە زۆر باشە مامۆستا تۆفیق سعید جەنابیانە و کەلەپور ناساتون کاک کەمال عەلی هونەرمەند خات و سروە عەباس وەکو هونەرمەند خات و شیلان عەبدوڵڵاش هەر هونەرمەند زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت جژنەکەشتان پیرۆز بێ لە چێوە دەست پێکەین با خات و سورە لە تۆ دەست پێکەین لە کاک کەمالەوە دەست پێکەین زۆر باشە گۆری وسات مامۆستا تۆفیقەوە دەست پێ بکەین تۆش مامۆستا زۆر بەخێر بێت جەژنە پیرۆز بێت زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ و لە تاکە گەلی کوردیش پیرۆز بێ دەستەکانە خۆش بێ فەرموو با بچینەوە لای سروەخان فەرموو سروەخان تۆش جژنە پیرۆزەی خۆ ئاراستە بکە جژنەکە و پیرۆز بێ هەمووتان پیرۆز بێ لە گەلی کورد لە ئێوە لەم هەموو برادەرانە و لە خزم کە سوکار و لە خانەوە دەکەم دەستەکانە خۆش بێت خات و شیلان جژنی قوربان لە ئێوەش پیرۆز بێت لە هەموو کەس و کارم لە ئەو بینەرانەی کە ئێستا سەیرمانەکەن هیوادارم ئەم جژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک دەستەکانە خۆش بێ فەرموو کاکەمە جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ هیوادارم ئەم جەژنە بتوانێت ئەو پەتای کۆرۆنایەمان لە کۆڵ بکاتەوە بەهیوای ئەوە مامۆستا تۆفیق جەنابتان وەکو کەلەپور ناسێ جەژنی کوردی بۆچی خەریکە وردە لایەنە کەلەپوریەکەی لەدەستەدات بۆ کارەکەی چییە؟ خەڵک بەس لە بۆنەکان نابێت جلی کوردی بکا بۆ واللهی منی ژەڵم بەداخەوە هەرە بێ بڵێن بەداخەوە یانە بێ هەوڵی بۆ بین سەرەتا باجارێکش بڵم جژنتان پیرۆز بێ جژنی گەلی کورد پیرۆز بێ بەڵام جژنی جاران گوڕوتێنێکی خۆشی پێوە بوو وەکو ئێستا سارد و سەر نەبوو خەڵقەکە بە گوڕوتێنێکی خۆشەوە هاتە دەرەوە جژنە پیرۆزیان لێگە کرد ئێستا سێرەکەین ئیتر نازانم مەسەلەکە ئەولەمەیە چییە ینی هەموو شتەکان لە ئاسی خۆیان نەماوە و گۆڕاوە بۆ نمونە جاران کە ئێمە مناڵ بووین مانگە پێشەوە خۆمان ئامادە کرد بۆ جژن باش ئیتر بەپێی بارودۆخی ئابووری خێزانەکە مناڵ پارەی کۆوە کردەوە لە مانگەکە تقریبا نەبوو بە نیم دیناری و کاتە زۆر بوو لە پەنجاکانە ئەنجا لەگەڵ برادەرەکانمانە ڕێکەوتین لەگەڵ ماگەڕی ئەم جژنە بەیەکەوە بین ئیتر دوانسێنە بەیەکەوە ڕێکەوتین ئەچین بۆ چەرخ و فەلەق و بۆ ماین چەقەڵ و بۆ ئەمەی کا خولێتەوە ئەم هینە ناوەکەی سەبیر زۆر ئەم شتانە بەڕاستی جژنێ بوو تام و چێژێکی هەبوو بەڵام ێستا مناڵی داماویش جژنەکەی لێ حرام بووە هەموو شتەکان گۆڕاوە بەڵام خواردنەکە لە جێی خۆی ماوە خواردنەکە لە جێ خۆی بەڵام تامی جارانی نەماوە ئەو برنجە کوردی جاران کە لێنرا لە ماڵانە دووسێ ماڵ بۆنەکەی ئەڕۆی بەڵام ێستا لە مەتبەخەکەی بۆنی نییە بەسەر کابانەکە ناڕۆ ڕاستە زۆر باشە بچمە لای خات و سروە بزانم خاتە سروە ئەڵێکی بۆ ئەوەی کە بۆ هەمان پرسیاریکە پرسیاری قورسم لێ مەکەن مەبەستم ئەوەی پرسیاری ئەوەی لێ ئەەکەم بزانم چۆنی جەژنەکان ئەوان ئەمە قورسە خات و سروەمە داش باشە ئێستا مامۆستا ئاماژەی بۆ کرد کە ئەو چێژ و ئەو بەتامی جارانی نەماوە جەژن تۆ خۆت خات و سروە بەیانیان کە هەڵەسی لە خەوت چۆن هەوڵەدەی لەم سەردەمایە کە هەستەکەی هەموو شتەکان کاڵ بووەتەوە هەوڵەدەی وردە تۆ هەر لە ماڵەکەی خۆتەوە هەر ئەو کلتورە بە زیندوی بهێڵیتەوە ئەگەر باسێکی جەژنی ماڵی خۆتانم بۆ بکەیت چی ئەەکەی تۆ بەیانیان کاڵەسی من بەیانی چێژ لێنانە بەڕاستی چکە نایخۆن بەڵێ ئیتر شەوێ بەعزێشتی مەسەل شلەکە لێ ئەنێم ئەوەی کە بمەوێ بۆ کەرەسەی برنجەکە لێە حازری ئەەکەم حەز ئەەکەی هەستن بەیانیان خڕڵ ناست یا بۆ تۆش خۆشە خەویتانی و ڕێیان شتێک ئەجاگرەوە نەڵستم بۆستم ئەخەینا بەس حەز ناکرد هەستن حەزەکەم هەستن حەزەکە ناستن ئەی بوو نایکی بەلۆت لە سەریانیانی بڵێ مەرجا بێ هەستن کاکە گیان دوانیان لێرە نییە و ئەوە دوورە ئەوە قەینا هەتا ئەوەرە دووسەیەکی من دانیشم بۆ چێڵیان سێنبانی ڕۆمیان کۆکەمەوە و بابێن لەگەڵ منانە بخۆن دڵت نایە بە کورتی حەزەکەی بە ئیسراحەت کاکە باش ڕێسی دەستەکانە خۆش ئەگینەرە وڵا خۆی دەردی کاکە ئەڵێ قەیسەکە هەر ماوە فاسۆلیاکە هەر ماوە مریشکەکە بێ لەگەڵا بێت و ئەیترە چی خوایە بێتی باش کاکەمانوتی خاتوشیلان خواردنوشت لێ نانێ
ئەوە سەعادەت بخات و شیلان قەیسێک شەڕەکان بۆ ئاساییە. بینینەوە زۆر بەخێر بی دووبارە سپاس دەکەم بژی پێم بڵە لەگەڵ چاوەکەم. جەژنا سەر و سەودات چۆنە وەڵاهی من هەر بە دەستوری زوو باشە. لە بەرەوەی لە ماڵی دایکی کەمال هەموو بەیانێکی جەژن سعات 6 بەیانی خواردن حاضر بووە کە ئیتر لە 8 ئێمە نانی بەیانی جەژنە خۆین بەڕاستی واتە کۆبنەوە. لە ئێستاشا بەڵێ سعات 8 بەیانی نانی جەژنمان خواردووە لە بەرەوەی کەمال ئەگەر بۆنی وەڕۆلێنین ئەو ڕۆژە ئیتر حساب ناکات لە سەرمان وازانێ کە جەژن نییە. یەک جەژنیان سۆتفەی ئەوەی کرد خواردنە نەکرد بەڕاستی وتی شتیوانی و ئەبێ لە جەژنا خواردن حاضر بێ وەکو ماڵی دایکم بە خۆشحاڵیەوە هەموو شتێکمان حاضر کردو و هەر لە ئێوارە ئامادەکاریم بۆ دەستەکانە خۆش بێ کاکەمال خواردنەکانی خۆشە خواردنی شیلان زۆر خۆشە چکە هەستەکەم چ شتێکی ناخۆشە هەموو چێشتەکانی خۆشە چکە هەستەکەم بە تەمەنیی زۆر گەورە نەبوو کاتە لای من کاتە لای من لای دایکم بوو دایکشمی چێبوو لەو ژنانەی کە خواردنی زۆر خۆشی لێنا ئیتر لە بەردەستی ئەوە هەموو شتەکان دایمە بەست ئەوە خواردنەکانی بۆیە خۆش لە خواردنەکانی دایکتەچێ ئەی خواردنی خەسوو ئەی خواردنی خەسوو کاکەمال خواردنی خەسوو چۆن خەسووم نەماوە جێگەی باش پێ باش جێگەی باش. کاک ناشتیوانی دا سروەوتی شتەکانی خۆشە شیلان کە لێنێ مادام لە بەیانیان سوڵاو ئەسێت لە گەنجەوە بێ داخی دڵیشی لای سەرواخان ڕۆشتۆ تۆش تۆزە کاتی بۆ بەڵام قەی ناکە عەتیادی حەقی خۆیەتی جژنانت حەزەکەی خواردنی بەیانی بخۆ یان جلیش بکەی لەگەڵێ من بەس خواردنی بەیانیان جل ناکەم خواردنی بەیانیان نەبی یعنی جەژن لێ چکە ئەو تاموو بوون و لەگەڵ ئەو دەنگی ئەڵڵا وەکبەرە ئەگەر خواردنەکە حاضر نەبێ تامی نییە چکە تۆ ئینسان هەموو ڕۆژێکی ستا نیوەڕات خواردن هەیە کە تۆ ئەو خواردنە بەیانیانەی خۆی فەرقەکە ئەوەیە تایبەتمەندی پێشەکە خواردنار هەیە مامەستا تەفیق جژنانە لە کەلتور و کەلەپوری ئەمەیان هەبووە یعنی هەر کۆنا ئەم شتە لە چۆ هاتووە بۆ لە جژنا بە جژنانە بەی پارە بەی ئەم شتە چی ئەم نەریتە چۆن دروست بووە قوربان جەژنیانی خۆشی خۆشی ڕنگدانەوەی ئەبێ هەبێ جاکە جەژن خۆشی بێ و ڕنگدانەوەی نەبێ مانایە جەژن نییە هیچیش لە پارە خۆشتر نییە و ڕنگدانەوەی نیە وایە بەڕاستی جەژنانەش لە هەموو شتێ خۆشترە من بیرم دێ کە ئەو جەژنانەی ئەیانداینێ بەقەدەر ئەوە زیاتر بەقەدەر ئەوە ینی خۆشیەکەی لەوە زیاتر بوو کە خۆمان کۆمان نەکردەوە یان دایک و باوکمانیان مەسەلەن خاڵ دەیەتێ مامدایەتێ کە سوکاری تر دایەتێ خزمانی تر ئەیان نایتێ ئەو پارێکە ئەوانەیان نایتێ بەڕاستی سەیرە دەکرد ینی شتێکی زۆر خۆشتر بوو لەو پارەی کە خۆتە تۆ بەکار دەهێنا بۆ شتی تر لە جژنە ئێستا خۆ تێگەی لەوەی کە جژنانایی چەند ناخۆشە لێت لێو کەمە بێتەوە وەری ناگری ئەوە سەش خۆشە یان جیاوازە کاکتەفێ من ئێسان نەوەکانم تقریبا حوهەژنەوەم هەیە خالت نەسەرەوە بەڕاستی ئەگەر جژنێک بەیانەکەی نێن من بە جژنی نازانم بۆ ئەبێ بیت شەو هەمومان نان بخۆین و نانی بەیانیش ئەبێ لە ماڵی ئێمە هەبێ وە قەیسی و کشمیش و قەلەکەش ئەبێ هەبێ دەیاخوا هەمیشە سفرەتانەوە ڕازەوە جژنانەشیان نێمێ ئەوە پێم ناڵێن باپیر مەبەستەمەوە هەستە خۆشەی هەیە ئەو هەستە خۆشەی هەیە وەکوی یابەخشی هەستێکی زۆر خۆشە کە من ئەیان نەمێ ئەگەر نیان نەمێ هەستەکە لای من ناخۆش باشە جاگەم لە کاکەمال بوو کەوتی ئێمە ژنانی بەیانی نەخورێ جەژن بە جەژنی نازانین چی وت شتێکە ئەو نانی بەیانیە نەخۆی ئەو هەستم کرد شتێکە بە سر وخان ناوتم بەس ئەو تەمەڵە تۆتەمەڵە لە سەرەوە تا سەعایەک و دوو بە خەبەرم تۆ زێگەن و بەیانیا لەسم حازری شەکەم و پێش نیوە ڕۆژ پێگات کەواتە خاتونێکی دەستڕەنگی نەشتەکان حازر بە دڵینا باشە خانمان بە جلوبەرێک هەڵە سەنگێنرێن کاکەمان کاک تۆفیق خانمان بە جلوبەرێک هەڵە سەنگێنرێن بۆ خواردن بۆ مەساوە خات و سروابینیم جلو بەرگە جوانە کوردی لەبەر کردووە بە هەمان شێوە خات و شیلە ئەوە بەڕواڵە سەیری کە ئێزانی کە خواردنیان خۆش و دەستاوێ خۆش لەیاننا بەوە نییە بەوە دەرناکەوێت جلوبەرێک نییە وانە جلوبەرگەکەی زۆر جوانە کەچی خواردنی هیچ نییە ڕاست بەڵام هەیشە جلوبەرگە ئەڵەن باشە زۆر جالای پیا هەندێک شتێ بەڵام خواردنی ئەڵەن بە دەسوپل دەرەکەی بە دەسوپل ئەگەر چوار کە زووتیان خۆشە خواردن کە خۆش بێ پێڵن دەستیاوی خۆشە وایە جاکە دەستیا و خۆش بوو معنایە خواردنەکە خۆشە ڕاست بەڵام بەداخەوە هیچ شتێتامی جاران نایە بەڵێ پیرەمەردی نەمرە فەرمیێ خۆزگەم بە جاران نانی ساجی بوو لە ناو خەڵکیە
یەکێ حاجی با تاوی نەکەم باقی زۆر باشە یادەوەریمانەوێت ئەنجا بێگومان خات و سروە خات و شیلان کاکەمال کۆمەڵێک لە درامای زۆر جوانیان لە سەردەبانێک کاتۆمار کردبوو کە ڕەنگە چاوی هەموو بینەرەکان لەسەر ئەو درامایانە بوو بێت بەهۆی ئەوەی کە ئەوە نەچوو بۆ ناو خەڵکەوە لە ئێستاشا کورساتی خۆشەویست بەردەوام هەوڵەدا ئەو دووبارەیان بکاتەوە من بۆ خۆم ئێستش سەیری دراماکانەکەمەوە چێژێکی تایبەتی لێوەرەگرم بێگومان لە کاتی ئەم درامایانە هەرێکەتان و بەسەراتی خۆشتان بەسەر هاتووە ئەگەر لە سروەخانەوە دەست پێ بکەین ئەگەر بە سەرهاتێکی خۆشی نێو دراماکان خات و سروە بۆمان بگەڕیتەوە بۆچی حاجیا کرام وازی لە نایە حاجەکە ناخۆشیەکەی زیاتر بوو لایەکە بەس ڕۆژەر یعنی خۆشیەکەی لە چیا بوو لەو دەقەیە کە حاجی خۆ عەفویتکە دانیشتوو یاری بە هەڵماتەکانە کرد بە دیاری وەستام وتم تو هەرەوە هەڵماتانە ببێەوە ماوە جاک کوڕێ گوتی تیوەڵڵی بەس معجیبم بەو لەقتەیە کە ئاواشە کرد ئابەم هەڵماتانە من ئەم ماڵم پێکەوەنا یعنی ئیدیان هەڕاکە ڕاکەمان بۆ ڕۆژێکیان ئەمانە لە مەهاتبوون یعنی لە ماڵی مامیان هاتبوون بۆ ماڵی ئێمە لە دەرگا درا سەیرەکەم حاجیە وتم پڕە ڕاکەن حکومەت هات هەر یەکەو بەلایەکە حکومەت هاتەوە خات و شیلان بەسەراتی خۆش دەی لەگەڵ کاکەمالە مەرج نییە لە کاتی دراما کوڕە لە ژیانیشە وەڵاهی بۆ بەنسبەت دراماکانەوە ئێمە کاتێکا چوونە تەسویرەوە زۆر بە جددیا دەچوونە ژوورۆ نازام ئەوەنەی جددیات هەبوو لە پشتەوە ئەوە نەبوو مەسەلەن سوعبەت تێ بکەین یان شتێ بێ بەیادەوەری بەڵام ئەوەی کە لە لای من ماوە دایە سروە زۆر چوو بۆ ناو دەورەکەیەوە من و ژیانخان لە پشتی درگاکەوە بووین ڕێکۆرد کرا کاک تەها بەڕەحمەت بێت چووە دەرەوە حیواری بیر چوو بۆ یعنی نەی ئەزانین لەو لە حەزایە باسی چی بکات دایە سروەش مۆڕەی لێ کرد ئاوڕێکی باوتی سەیری سەبرێت چاومۆن کرد ئیتر ئەوە بوو بە مەوزوع لەسەر دایە سروە هەرچێکی بکردا پێمانە و سەبرێت چاومۆن بەڵام لە ڕاستیە دایە سروانیە ئافرەتێکی دایمە دەم بە خەندێ و بەڵام کاک تەها بەڕەحمەت بێ حیواری بیر چوو بۆ لە درامەیەکتانە پێما بێن ناو چرۆ بوو پێما بەهێرم بوو ڕەشەی پۆلیس ئەو گڵۆپە کە ئەتەقێتەوە بەسەر تاخەرێکی کارەباکەی ئەگەر ئەو تیمەرەمان بۆ بگێڕیتەوە وەڵاهی ئەوە لەو دیۆ بوو دایە سروە ئەبووە لە مەطبەخەکە بووە من و ژیانخان خەریکی ئەو مەشە دەبووین دایە سروە هەروەی زانی بە حەقیقەتە کە هاتمە ئەم دیۆ لە تەسویرکێشەیە بەسە ماوەتی ئەکچەتی سەرێ لە قوڕی باشە مامەسا تۆفیق منداڵ ینی ئەڵێن تا منداڵ بووین جەژن خۆشتر مامەسا میدیا قسێکی جوانی کردی دەور و زەمانە و تەمەن جەژن نەگۆڕێت تۆ لەگەڵەوەی کە جەژن تەنایی منداڵە وڵی جەژنی هەموو کەسێکم من لەگەڵەوە نیم ئێستا ئەگە جەژن هی گەورە نەبێ بە جلێکی ناشرینەوە وەرە دەرەوە بە بیجامە و بە تراکسودۆ وەرە دەرەوە خەڵک چی پێڵێن ڕاستە ینی تۆ پێویستە تۆ لەگەڵ کەلتوری میلەتەکە بی لەگەڵ کەلەپوری میلەتەکە تابی بەڵێ مناڵ دڵی بە هەموو شتێک خۆشە بە تایبەتی جژن بەڵام تۆ زیاتر دڵخۆش ئەبیت ئەگەر تۆش لەگەڵ خۆشی ئەوان نابی ئەگەر تۆ لەگەڵ خۆشی ئەوانە نەبی معنەوێت تۆ بەشداری جژنەکە نەکرد ڕاستە بێگومان وایە کاکەمال بەسەراتێکی خۆش شیلان کارەکانی ئێمە چکە دایمەن جددی بوو کۆمیدی نەبوو شتی خۆش کەم ڕۆیە ئەوەیەشی جێڕینەوە ڕەنگە زۆر خۆش نەبێ پێکەنی ناوی نەبێ بەڵام جارێکیان لە غەسلەکە بووین میوانێکی تایبەتی ساحبی غەسلەکە هاو اینجا دایمەن کاچوتە شوێنێت تۆزێ با ماستاوە بۆ ساحبەکەی بکردایە بۆی دەرێ نەکاوشتووە وتیە و میوانەم حەزەکە مەشەدێ ببینێ میوانی سوزانێ مەشە چیە هاتن کورسیان دانا و دانیشتن سوتفە مەشەدێکی پی ئەو مەشەدە بکەن کاک لێر شایەتی بۆ من ئامنی کەوتم بووم لەو ئەکتەرانەی کە کەسم عزیێت نە مخریج نە مصەوەرە زۆر عزیێت نییە بەڵام وار ڕێکە و ئەو مەشەدە نەمدی بوو نەمدی بوو لەو دقەیە چون بەکە حسێنم وتم مەڵایکە حسێن من ئەمە نەمدیوە بزانم بیکە بە مەشەدێککە تی مشکلە نیە نەسەکە بۆ گرم نسەکە ئاوا بۆ گرم و تۆ لە پشتی کامێرەکە بێڵێ خۆمانە تێمانە چوزانم وازان نەشە بەڵامش گرتم تومەز برادران ئایانەوە گۆڵم لێ بکەن ئەڵا دەمەشە دەستی پێ گەشتە سەر من هەروام کرد بۆ کامێرە بۆ نەسەکە هەر نەمەبین بۆ نایبینم ئیتر وەستا
نازانم مسەوەرەکە چێ بوو وابزانم کاک نەجیب بوو تر وەستا وتی چیە نەسەکەش نازانی بخوێنیت وتم کاکە سەرخوای گرتیانە چوون بۆی نەسەکان سەرخوای زۆر گەورەتان کردینەمەوە لەگەڵ مام هەر وجودیەوە بۆ ئێمە شەرەفێکی گەورە بوو جەژنتان پیرۆزە دووبارە کاتەکەمان کەمەوە کۆمەڵێک بەڕگەی تریشمان ماوە و گۆرانیش ماوە ئەمانەوێت جژن لای میدەرانمان زیاتر بکەین بەڵام بینینیەوە بۆ ئێمە گەورەی بوو دووبارە سپاس دووبارە بەخێر بێن و زۆر خۆشحاڵ بن بە ئامادەبوونتان ساغ بێت